سڵاتان لەبێ بەڕێزانم کاتتان باش لەڵقەیەکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانم بەرگە بابەتەکانی بەرنامەیەم جارێ هەفتانەش جیاوازن تا کۆتایی لەگەڵمان. پیاوێک 40 ساڵە لە ئاکرێ کاری درونی پەشمبەرگیز دەکات. کچێک لە کەرکووک فێرگەیەک بۆ فێرکردنی میوزیک دەکاتەوە. پیاوێکی خۆبەخش لە دهۆک چەندین ساڵە داری بەڕوو دەچێنێت. ژن پیاوێک لە سلێمانی بە هاوکاری منداڵەکانیان چێشتخانێکی کوردەواری دەکەنەوە کە تیایدا خزمەتگوزاری خواردنی کوردەواری پێشکەش بە کڕیارەکان و مشتریەکانیان دەکەن ئەوان وەکو یەک خێزان لە نێو چێشتخانەکە کار دەکەن. ئەو کەسانی کە سەردانی چێشتخانەی خاتون دەکەن دەڵێن ئێمە هەست ناکەین کە لە دەرەوەی ماڵەوەی خۆمان نان دەخۆین، هەست دەکەین لە دەوری یەک خێزان کۆبووینەتەوە و لێرە نان دەخۆین. ماوەی تقریبا بۆ 2 ساڵەتێ لەم بەتەما ئیشی کاری خۆمانەکەین لەگەڵ خۆم و هاوسەرەکەم و مناڵەکانم بەیەکەوە ئیشێکی ڕێک و پێگەکەین و تەسلیمی بۆ خەڵکەیەکەین و پێشکەشیانەکەین. بیرۆکەکە بڵێ لە ماڵەوە هەر خەریک بووم بڵێ بە ئیشی ئۆنلاین لە بازاڕە ئەم فرۆشتە بڵێ ئەو وەختە شیرینیم زیاترەکەن لەگەڵ سەروپێ و بەعزە شتێکم ئەدروستە کرد بەرەبەرە ئیتر پەرەی سند و حەزمان لێ کرد و زڕۆفی ژواو لێ ئەکا کە دەست بیتە ئیشێک شان بە شانی هاوسەرەکەت و ئیشی خۆت بکەیت. زۆر خۆشە وەڵی لەخوا بەزیابێ خۆشە چونکە وەکو یەک ئیشەکەین بۆ یەکتریەوە نییە بڵێن وەڵا من ئەوەوە وەکو یەک ئیش بۆ یەکتریەکەین و ڕێک و پێک ئەوان من چەنە خەریکەم ئەوانیش ئەوە یارمەتی منەیەن و بەیەکەوە ئیشێکی ڕێک و پێکەکەین شکر. چەندەها کەس هاتووە توێتی وازانم لە ماڵەوە دانیشتم نان نەخۆم هاتوو ڕۆشتون توانە بەڕاستی تامی خواردنەکان خۆشات. ڕۆژی هەینی لە ماڵەوە بینیشتی شتەکانی خۆمانەکەین ئینا بڵێ لە ماڵەوە کەمتر ئێستا هەتا لە ماڵەوە یەک مناڵم ینی شیرینی بازاڕیشمان ناکڕێ هەر خۆمان دروستمان نەکرد خواردن کام خواردنەی قورس وایە دروستم ئەکرد. خێزان خۆی هەر حەزی لەو ئیشانە بووە ئەمە دەوربینی خۆ حەز لە ئیشی دروستکردنی خواردن و ئەوە بکەی خۆشمە ڕەغبەتم هەبووە لە کەباب و لەو شتانە لە برژانی ماسی ئەوە دەستمان کردووە بەو ئیشە سەیرمان کرد ئاسانە خۆشی شێفێکی زۆر باشە. خێزانم وتی با ئەمە بکەین ئەم ئیشە دروست بکەین ئیشەکەمان دەست پێ کردووە بەوە ئەم کەبابخانەکە بوو ئەوەمان لا بردووە مەقامەکەمان قسە جێگەی مناڵەکانیش لەخوا بەزیابێ کچ و کوڕ و ئەوانە هەمووی یارمەتیمانەیە و هاوکاریەکەین لە دوکانەکە ئەو لی ئەنێت شتەکان لی ئەنێ فێری کردوین چی و چی شتەکانی چۆن بۆ حازرکەین یەک بێ دوای یەکە بەیانات کە سەعات 6 دوکانەکەینەوە هەموو شتەکانی بۆ حازرەکەین خۆم بوو من کوڕ و کچ و ئەوانە یان لەگەڵمانە شتەکانیان بۆ حازرەکەین لەوە پێش شتەکانیان بۆ ئۆکرین و حازریەکەین و ئەیخینە بەردەستی ئیشەکان بۆی ئەو لی بنێن.
سدی قادر هاوڵاتێکی تەمەن 68 ساڵی خەڵکی ئاکرەیە کە زیاتر لە 40 ساڵە کاری درۆنی جلوبەرگی کوردی لە پەشمنبەرگیز دەکات. ئەو دەڵێت ئامانجی پاراستنی کللتوری کۆنی کوردەواریە لە ناوچوون. نوع من صديق قادر رجب از قديم شلوغان جلكات كان جلكمه كردية پشنبرگیزه و اسی محلات شتايام الآخره قديم الزمان تقريبا هسته سالت هفته و نه هشتیات من دست به شوله کری هتانو که تقریبا 40 سال زیادتره و کمتر نیه. ماشي روماني هات رقمي 3 سالات لنا تاطل طبعا كيف نفسه بعد اف پشنبرگیز قدیم تشکرین فلات تشکرین جارا جیل اوکری هبون جیا تشکرین و صنعت ما کردواریه جارا همو حرس عشیرات عالم و ما کردید من منطقه خره پشنبرگیز هشتی تقریبا 5 دست به بعض زوایا مدرین همه پشنبریز کنه و جو تلکه که قدیمه جوانا هندی افشولا که قدیمه یا ما کردواری پشنبرگیزانه هم حس که این افشولا دائما یا زندی بیت نمرید هم حس که این همه عالمی سبکت برخو همه خیاط کنه بر بدرین دو ابزل که هر سر خوب بینید و شولا که قدیمه صنعت ما کردواریه بالعراقه یا دایا خوش شدم نکی مەهتاب کچێکی کەرکووکیە هەر لە منداڵیەوە خولیای فێربوونی میوزیک و هونەری هەبووە. خانوادەکەی پشتگیریان کردووە تاتانوێتی پەیمانگای هونەرە جوانەکان تەواو بکات و دواتر کۆلێژی هونەر بەشی میوزیکیش تەواو دەکات. ئەو ئێستا ناوەندێکی کردوتەوە وەکو فێرگەیەک بۆ کەسانەی کە حەزیان لە هونەر و میوزیکە و ئەوان فێری هونەری جوانی میوزیک دەکات. لەبەستەیە لە مناڵیەوە چونکە باوکم ئاوازدانەر و ژەنیاری ئامێری عود و کەمان بوو لە ماڵەوە تەسیرێکی زۆری هەبوو باوکم لەسەرمان کە بەردەوام موزیکی ئەژەند هەر لە مناڵیەوە منیش گوێم ڕاهات لەگەڵ موزیک و کارچەنێک باوکم موزیکی ئەژەند منیش زیاتر حەزمە کرد فێری موزیک بم ئیتر بەرەبەرە بەو شێوە دەستمان پێ کرد کە لەگەڵ باوکمە گۆرانی مناڵانمانەوت باوکم پێی وا بوو کە بەهرەیەکی موزیکی و گۆرانی دەنگخۆشیم هەیە ئیتر چەند گۆرانیەکمان پێکەوە تۆمار کرد یەکەم گۆرانیم ساڵی 2007 بوو گۆرانێک بوو بۆ کەرکووک بەناونشانی کەرکووکەکەم لەگەڵ خوشەکانم بەهاوبەشی ئەوە یەکەم کاری من بوو کە بە گۆرانی دەست پێ کرد هاتمە ناو جیهانی موزیک و هونەرەوە.
لە ڕاستیە پاڵپشتی خێزان لەم کۆمەلگای ئێمە بەتایبەت لە کەرکووک زۆر گرنگە بەتایبەت بۆ ئافرەتانیش خۆتەزانی کۆمەلگاکە تا ڕادەیەک ڕێگە پێدراو نییە بەتایبەت ئافرەت دەرکەوێت و پەرە بە توانەکانی خۆی بات بۆیە هەرچەندێک بتوانن خێزانەکان پاڵپشتی مناڵەکانیان بن بۆ ئەوەی بەهرەکانیان دەربخەن. من خۆم پسپۆری ئامێری پیانۆم ژەنیاری ئامێری پیانۆ واتە ئەمێری پیانۆم خوێندووە لە زانکۆ و هەروەها دەنگیشم خوێند واتە پیانۆ و دەنگ لە زانکۆی سلێمانی بەڵام پێشووتر لە بەرنامەی من جیاوازم ساڵی 2009 ئامێری کەمانچەش مەژەند بەڵام وەکو ئێستا لە ئێستا تەنها پیانۆ ئەژەنە. لە ڕاستیە ئێستا من 2 مانگە فێرگەکەم داناوە واتە نوێ لە کەرکووک فێرگەکەمان ئەکادمیە واتە بە شێوازێکی پراکتیکی و بە شێوازێکی تیۆری وانە ئەڵێنەوە. لە ڕاستیە لە سەرەتای هەر پرۆژەیەک لە سەرەتایە تۆزێک کاتی ئەوێت هەتا فێرگەکە بناسرێت و زیاتر پێش بکەوێت. ئێستا من تقریبا 10 فێرخوازمان هەیە پیانۆ و ئامێرەکانی تریش هەر ئامێرێکی تر مامۆستای پسپۆرمان هێناوە تایبەت بەخۆی بۆ نمونە ئامێری کەمانجە ساز عود گیتار و هەروە خۆشم دەرسی پیانۆ ئەڵێمەوە. بەو شێوەیە خوێندکارەکانمان دێن هەر کەس و بەپێی کاتێکی گونجاو و وانەکانیشمان وانەی تایبەتن واتە بە کۆی گشتی و بە گروپات وانە ناڵێنەوە واتە تەنیا وانەکان ئەڵێنەوە. لە ڕاستیە لە ئێستا زیاتر حەزیان بە پیانۆیە چونکە وەکو ئەزانن لە زۆربەی زانکۆکانی جیهانیشە پیانۆ ئامێرێکە کە هەر ژەنیاری ئامێرێکی تریش بیت هەر ئەبێ پیانۆ بزانیت لە ئەساسا چونکە ئامێرێکی زۆر گرنگە زۆربیان دێن بۆ فێربوونی پیانۆ و هەروها کەمانچەش بە پلەی 2 خەڵک داوای ئەکا کە فێری ئەو ئامێرە بێت. شاڵ یەکێک لەو پارچانەیە کە پێکاتەی سەرەکی جلی کوردیە و هەر لە دێر زەمانەوە کورد بۆ بەکارهێنان و ڕازاندنەوەی جلی کوردی جوان بەکاری هێناوە. مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ 300 ساڵ بەر لە ئێستا کە لە خوری مەڕ دروست دەکرا. بەپێی شێواز و ڕەنگی خوری مەڕەکان شێوازی شاڵەکانیش دەگۆڕدرێت. لە سلێمانی کارێک لەسەرم بابەتە کراوە کە تایبەتمەندیەکانی شاڵی کوردی لەسەر جلی کوردی دەردەخات. من ناوم علي قادر سليمانة ناسرهم علي شاورج خيات أوتي فام قدوش شاقر خيات بوم لا أشتاوش ومنالو أمدو كان كما ده هالخليج خياتي بوم شال وقماش و أوشتانا والله ما مش تقدرني أمشي على ده هورامان درس كلاوة ده هاي ده هورامان قراوته بو كاينتو وراني وقلاز زي يسبب زويد للراني وقلاز درس كلي بس شالي الراني وقل شالي الراني شاكتره يعني شالەکەی جوانترە نەرمترە لە بەرە جوانەوە دوای شاڵی ڕانیە ئیمجارە بێ بەزاخۆ شاڵەکەنی پانە و جوانتیشە. شاڵ دەگەڕێتەوە بۆ 3000 ساڵ پێش زاین کە عەرەبەکانیش خۆشبەختانە لەم مێژووە کۆکن لەگەڵمانە کە ئەوانیش باسییان کردووە کە مێژووی شاڵ دەگەڕێتەوە بۆ سەردەمی سۆمەرەکان کە لە ناوچەی ئەوان وەکو شاڵ بەرهەم هێناوە. شاڵ لە مووی بزن بەرهەم ئەهێنرێت و قۆناغەکانی مرۆڤیش بە پێی شارستانێت گۆڕانکاری بەسەراهاتوە لە سەردەمی چاقی بەردینە مرۆڤ پێسی ئاژاڵی لەبەر کردووە. قۆناغی دوم قۆناغی شاڵە، قۆناغی سێم قۆناغی کەتانە کادۆزێتە، قۆناغی چوارەم قۆناغی لۆکەیە. لەبەر ئەوە عەرەبەکانیش کۆکن لەوەی کە شاڵ بەرهەم هاتووە و بەرهەمەکەش لە
ماوەدە خامەکەی لە بزمە ژیراوە بزنیش بەپی ڕەنە بنچینەکانی خۆڕسکانە چ ڕەنێک بووە ڕەنە بنچینەکان و ئۆرجینال و ڕەسەنەکان ئەو ڕەنگانە بوون. دەمێش ساڵە من خەریکی ئەو ئیشەم ئیشی بوزووی ئەمە دەکڕین و دەفرۆشین ئەم مەرەزە لە خۆشناوەتی دەهێنین کە دەسی مەرەزەکەی دێنین لە لای خۆشناوەتی مەرەزی جوان دەکڕین بە ئیبزنە سوورانە ئیبزنە سپیانە عینە بێ بزنی ڕەش هەیە بزنی سوور هەیە حافرەت دەی ڕێسێ ئەنجا لە ڕستنەکەیەوە ئەنجا جۆڵا دەیتەنێ ئەمەش کۆتی دەکەین و بە قادوی دەکەین و ئا دەیهێنین بۆ ئێرە بۆ فرۆشتن بۆکەن لای خەیاتەکان جا هەرکەس نەوعێکی پێخۆشە یوە پێخۆشە شینکەی بکە پێخۆشە یوا سوور بکە پێخۆشە یوا زەرتە بکە ئیشمان ئەوە ئیشەیە وردە وردە لە گەری خەریک دەبینی بژێوەی ماڵ و منداڵی پێ بەسەر دەبێت ئەگەر بزن پیر بوو مەرەزەکەی زۆر دەبێ با ئەگەر بزن کوێشتیر بوو عینە بێوانە بوو مەرەزەکەی زۆر جوان دەبێ و بزوەکەشی جوان دەبێ با نێری مەرەزەکەی زورە مەرەزەکەی زورە بۆ بوزووی خراپ بە حامل دێ هەکار ئەسکەندەر هاوڵاتێکی خەڵکی شاری دهۆکە کە لە ساڵی 2002 کاری خۆبەخشی دەکات ئەو سەرەتا لە ژینگە پارێزیەوە دەستی پێکرد و بە چالاکیە ژینگە پارێزیەکانی توانی لە بواری ژینگە پارێزیدا ژمارەیەک کاری گەورە و گرنگ ئەنجام بدات ئێستا دەستی بە چاندنی بەڕوو کردووە لە ساڵی 2016 و منداڵەکانیشی فێری ژینگە پارێزی و خۆشەویستی نیشتمان کردووە. دەستپێکی مەل پۆقشکردنی دەست پێکرد پشتی ئینگی 2016 بوو منە فزرەچێ بوو و دۆڕۆژی گەل بچینم بەریەوە 300 بەری من 2016 چۆندن پشتی ئینگی 2021 مە دەست پەرد و کۆرۆ کرد چۆندن و بەری و پۆقشکردن دەستپێکی مە 200 چۆندن حتا 300 پشتینگی میکردن روژه 500 حتی 750 مە چۆندن و زۆرۆژی گەلمەت هێن زۆرۆی ڤیتامینی فێری هەندێک بن و ژینگەی بپارێزن ڤیتامینیدا باشترە بەس هەفتیە دو جار سێ ڕۆژ ئەم دەرکەفتی مەشغولێ پۆقشکردنێت کرد ژینگە پۆقشکردنێ ئەم دێ کارێ دژیکەن یعنی دەوروبەری دژ ئەم دەچینی بەس بگوێ مەوسمی بەرگە ئەمە گوت تێشتە نەخلاص بووی ئەم بەرگە بچینین پشتی 10-15 ڕۆژەکەی دەست دۆری دژیکەن دۆرە کۆژەیە یا بیهوکە ئەم ساڵ ئەولی ئەف ساڵە مە گوت دل دەوروبەری کوڕە چینین هەکە ساڵە بهێت مە بەرنامە پتر بەرفەرەکەین دل هەمی قەزای دووکە شولکەین دەوروبەری محافظە دووکە هذه سر كابل عم توغي ناتشي بدور تجيني وواكي ديجي على كاينة أوبي بشابه حتى صفيدي و 24 ساعة ورجع باشتغل بعد هاد بن أنا اینو بەریا ئەس ئەم چینێ
و دیمایی که برگه دیر کفتینم چون ویچوی بس رکامای دیر کفتینه سیارات گیرم همو کیسته خو هستینم و دیمایی که میگوت برادر که هبید بوم بین هاری کاریام بکن دکرم جی حتی کرینه جی نه ما از کیسته خو اما تشتاق دون ما بره بویشولی و ویگویت سر کفتیم آماده نبوشیم بونه بجا لازم انوازی کن بناخ کن چونکی دوزی کاشیم ببین چونکی بحران یزید میتگه بجن از گلبو بخو باریات چینم و ورا پاقشتین فرق اویدی باریات نشان دار کاچاد چینین و از تیم بو جنگه پاریزم گلبو بخو چون باریا کمت کم چونکی دشمنو که بنا کروجم حتی 1500 از هنده جرم چینتی ام باریا کمت کنو این نمالت آفت دین و پاقش کن و شنیکاتین نو سرزیرکا ورم چینین و پشتینگی 3 ساعت تا 4 ساعت هم چت کنو هم چی نماله با پێکەوە بینەری بەرگە و بابەتەکانی ئەم جارەی بەرنامەی هەفتانە بووین لە کوردستان 24ەوە تا پێگەیشتنەوەیەکی تر هەر شاد و بەختەوەربن.